به نام خدای گور و مهربان، جناب قداستی پاتریارک ماراوا، قداستی پاتریارک لویساکو، کسات یا آین برزکان لهمو آین و آین زکانی کردستان، مامستانی برزی زانکو، کسات یکانی اکادمی، میوانه برزکان بتایبتی وانه ل دروای ولاد تشریفیان هنوا هموتان زور بخیر بینو زور خوشحالم که امرو لگل ایوام لمبونه گرنگدا بجداریتان لگل دکم بخیر هاتنی که گرمی همولایکتان دکم و سپاسی آماده بونتان دکم که لحولیری پایتختی به کواجیان پایتختی هرمی کردستان همومان لیره به کواکو بوینتوا خوشحالم که ام کنفرانس زانستی گرنگه لهولیر به بجداری او جماره زوره لکساتی آینی بالاکان انجام دادرید. دست خوشیتان لیده کم و هیوای سرکوتتان بود خوازم و امیدوارم در انجام راسپاردکانی ام کنفرانسا لخدمتی به استرکردنی کلتوری به کواجیانی آشتیانه و پتو کردنی بنماکانی آشتی و تبایی و برایتی نیوان سرجم پیکاتکان بید. برایزم دتوانم بشانازیه و بلیم که به یکواجیانی آشتیانه یک کل تایبتمندی و سیما گشکانی کمالگی کردستان بلام بدلنایی و ام کلتور پیوستی به پتو کردنی زیاتر و دولمند کردن و بهستر کردنه که ارکی هر همومانه لم پینودا هرچی پیمان بکرید انجام دین و تایبتیش رول کساتی و مامستانی آینی برزی همو آین و آین زاکان دکم که لم رول و ارکو برپرسیارتی گرنگ و کار خویم بگیرن و بهاو بنما بالاکانی خوشویستی و تبایی و آشتی کمالاتی لنیوان پیکات جوره و جورکان دا بهستر و قولتر بکنوا لم پینواج دا حکومت یارمی کردستان بردوام دبید لچسباندنی بنماکانی به یکواجیانی آشتیانه و آزادی آینی و تبایی و دوستایتی نیوان پیکاتکانی کردستان. املا حکومت یارمی کردستان پابندین و باوری توامان به پاراستن و داکوکی کردن لهمرنگی آینی و نتوایی و کلتوری هیا. لم چوارچوایه دا بردوامی لپال پشتی کردن و پاراستنی زمانی سریانی، زمانی کلدان و آشوری و آرامی. او زمانی حضرت عیسی مسیح درودی خواه لسر بیت قصی پیدا کرد. حکومت یارمی کردستان لرگی بر و براتی گشتی روشنبیری و هنری سریانی و پشتیوانی لخویندنی زمانی سریانی دکات و استا 50 کتابخانه تایبت به زمانی سریانی لهرمی کردستان هن که هزاران کتابی بم زمانه کون و دیرینه دخوینن. هر سالی رابردوش به پشتیوانی حکومت یارمی کردستان یکمین سیمپوزیومی سریانی لهولیر برریوچو. جالمش حکومت یارمی کردستان لرگی وزارت اوقاف و کاروباری آینیه و هاوشان لگل گرینگیدان به مزگوتکان و پرستگو شوینی پیروزی همو آینکان هاوکاری و پشتیوانی کنیسکانیش دکات و با خوشحالیه و لیره رادگینین که بم زوانه 4 کنیسه نوی لهولیر و دهوک دکرینوا. هر بهاری امسال با یکمین جار لکردستان و لدست پیشخریه کی نوازه دا به سرپرشتی و آماده بونی جنابی سروک بارزانی و به بجداری صدان کسایتی آینی و سیاسی و کمالاتی لسرانسری جهان روژی نزای اجتماعی لهولیر برریوچو که هیوادارین وقت نریته کی سالانه ام گردبوونەوەیە لە پێناو بەهێزکردنی بەهاکانی بە یەکەوەژیانی ئاشتیانە و لێبوردەیی و ئازادی ئاینی لە هەولێر ئەنجام بدرێت. ئەم کارنامە و پرۆژە و دەستپێشخەریانە دووپاتکردنەوەیە لەوەی کوردستان نیشتیمانی هەمومانە وەک چۆن پێکاتەکانی کوردستان بەیەکەوە دووچاری ستەم و زۆرداری و داگیرکەری بوونەوە ئەمڕۆژ بەیەکەوەین لە پێناو بنیاتنان و ئاوەدانکردنەوە و گەشەپێدان و پێشخستنی نیشتیمانەکەمان. من دەمەوێت لێرە ئاماژە بە خاڵێکی گرنگی ڕووداوێکی مێژووی بدەم کە ئەم چەند ڕۆژە بینیمان دوای چەند
دوسێ ساڵێک لە وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی دەرەوە جارێکی تر ئەمڕۆ ئەم بەیانیە نەوتی هەرێمی کوردستان بۆ مارکێتی جیهانی هەناردەکرایەوە کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. من دەستخۆشی لە هەموو ئەو کەساتیانە و ئەو لایەنانە دەکەم کە ڕۆڵێکی گرنگیان گێڕا لە سەرخستنیان پرۆسەیە و لێرەدا حەزەکەم ئاماژە بدەم بە ڕۆلی بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چ لە واشنتن چ باڵوێزیان لە بەغدا یان کونسولیان لێرە لەولێر کە بەڕاستی پاڵپشتی گەورە بوون بۆ سەرخستنیان پرۆسەیە. جارێکی تر هیوادارم کە ئەم گرێبەستە ئەم ڕێککەوتنە ببێتە هۆکاری پێشخستنی ژێرخانی ئابووری و لە خزمەتی هەموو هاوڵاتیاندا بێت. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ ئەم کۆنفرانسە دەخوازم و دڵنیاتان دەکەمەوە کە هەرێمی کوردستان وەک هەمیشە مەڵبەندێکی درەوشاوەی پێکەوە ژیانی ئاشتیانە و ئازادی ئاینی و یەکتر قبولکردن و برایەتی و تەبایی دەبێت. هەر شاد و سەرکەوتوو بن و خودای مەزن کوردستان بپارێزێت. زۆر زۆر سپاس دارم.